بێگومان لە ئێستادا ئەبینین کە دەوڵەتی تورکیا بە شێوەیەکی بەرفراوان هێرش و داگیرکاری لەسەر خاکی باشووری کوردستان بەڕێوە دەبات و بێگومان لە ساڵی 92 دوورکیا هەمیشە هەنگاوی جدی هەڵگرتەوە بەرنامە و پلانی دایبەتی هەبووە لەسەرەوەی داگیرکاری لەسەر خاکی باشووری کوردستان بەڕێوە ببات بەڵام بەم دوایانەدا و لەم چەند ساڵی دواییدا ئەبینین کە بە شێوەیەکی بەرفراوان لە دوای لەشکرکێشیکی بەرفراوان و هێنانی هێزێکی زۆر بۆ باشووری کوردستان و دروستکردنی چەندین ملکە و بارەگا لە باشووری کوردستاندا کە زیاتر لە 30 بارەگاتی ئەپەڕێت لە ئێستادا دەبینین کە بە شێوەیەکی بەرفراوان تورکیا هێرش و داگیرکاری زەمینی و ئاسمانی لەسەر خاکی باشووری کوردستان بەڕێوە دەبات و لە چوارچێوەی ئەو هەواڵ و ڕووداوانەی کە هەیە و ئەوەی کە متابعە ئەکرێ و ئەبینرێ ئەبینین کە تورکیا لە ڕووی ژینگەییەوە داگیرکاری ئەنجام ئەدات و هەنگاوی هەڵگرتۆ لە ڕووی کولتوری و لە ڕووی تەندروستی و لە ڕووی فەرهەنگی و لە ڕووی زمانەوە لە هەموو ڕۆکانەوە هەنگاوی جدی هەڵەگرێ لەسەرەوەی کە داگیرکاری لەسەر خاکی باشووری کوردستان بەڕێوە ببات چونکە بیرمان نەچێت کە پلانی دەوڵەتی تورکیا و ئەجندای دەوڵەتی تورکیا لە چوارچێوەی هاتنی بۆ باشووری کوردستان شەڕکردن نییە لە بەرامبەر هێزێکە بەڵکو پلانە بۆ داگیرکردنی خاکی باشووری کوردستان و وەجارێکی تر نەگەڕانەوەیەتی لەو خاکەداوە وەک ئەوەی کە هەمیشە بۆ خوان لە بانگەشەکانی خوانە دەڵێن کە بەشێک لە خاکی باشووری کوردستان بە میساقی میلی خوان دەبینی و پێیان وایە خاکی داگیرکراوی ئەوانە لە ئێستادا هەموو هەوڵی خۆیان بەتایبەت لە دوای کۆتایی هاتنی پەیماننامەی لۆزان و 100 ساڵی پەیماننامەی لۆزان و جارێکی تر دیزاینکردنەوەی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەوڵەتی تورکیا بە هەموو شێوازێ لە ناویدا کە یەکێک لەوانە خاکی باشووری کوردستاندا بەڵام دەبینین داگیرکاریکی بەرفراوانی نائینسانی و کۆمەڵکوژی و دڕندەی لەسەر خاکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێوە دەبات بەڵام لە ناویدا دەبینین باشووری کوردستان لە ئێستادا بە شێوەیەکی بەرفراوان داگیرکاری لەسەری بەڕێوە دەچێت هەمومان دەزانین کە لەنەوەی کۆتاک و ئێستا دەوڵەتی تورکیا فاشیسمیە دۆخانەیەوێ باشووری کوردستان داگیر بکات و لەم دوایانە بینیمان کە بە چەندین ئۆپراسۆن لە دوای ئۆپراسۆن ڕاگەنەوە ئەمەش درێژکراوی ئۆپراسۆنەکانی گارە و هەفتانینە و ئەبینین کە دەوڵەتی تورکیا بە نەیشاردوێتەوە لە ڕاگەیاندنەکانیەوە بە بێشەرمانە بێ ئەبڕوانە ئەڵێ باشووری کوردستان گەێنێتەوە سەر میساقی میلی و جارێکی تر ئەوێ مووسڵ و کەرکووک بگەڕێنێتەوە سەر تورکیا دەوڵەتی عوسمانی بە سەردەمێکی نوێ بە شێوازێکی نوێ زیندوو بکاتەوە لە باشووری کوردستانە و هەمومان دەزانین کە ئەمڕۆ دەوڵەتی تورکیا کە داگیرکاریەکی بەرفراوانی کردووە لە ناوچەی بادینان و لە 2014 بینیمان چۆن شنگالی قەتڵعام کرد و خەڵکی شنگالی لە ناو خاک و زێدی خۆیانە قەتڵعام و بێسەر و شوێنی کردن و عەفرینی کرد سەرکانی کردووە ئەو لە هەر شوێنێک ئەڵێ لە هەر شوێنێ چادرێکی کورد هەبێت من لەو شوێنێ تێکی دەدەم نەیشاردوێتەوە بە هیچ شێوەیە کە ئەمڕۆ بینین ئەردۆغان بە شێوەیەکی ئاشکرا ئەوێ باشووری کوردستان داگیر بکاتووە ئەبینین ئێستا لە ئاڤاشین و زاب بەرخودانی گەریلا هەیە بەرخودانێکی بێوێنەیە و لێرە ئێمە بە داگیرکاران دەڵێن بە خیانەتکار و خۆفرۆشان دەڵێن گەریلا بە شێوەیەکی تاکتیک و تەکنیکی نوێ بەشداری ئەو شەڕە دەکات تاکو ئێستا بەرگری ڕەوایان کردووە بەڵام ئەبینین ئەردۆغان بە دەستپێشخەری حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوەڵین کە ئەمڕۆ بتانەوێت عێراق سیادەی عێراقی بەزاندووە سیادەی حکوومەتی هەرێمی کوردستانی بەزاندووە بۆی ئێمە داوا لە حکوومەتی عێراق دەکەین داوا لە پەرلەمانی عێراق دەکەین داوا لە پەرلەمانی کوردستان دەکەین هەڵوێستی جدیان هەبێت داوا لە گەل دەکەین تاک بە تاکی باشووری کوردستان دەکەین کە هەڵوێستی جدیان هەبێت لەسەر ئەم دۆخە حکوومەتی ڕژێمی تورکیا دەڵێت بۆ گەریلا هاتووە هەمومان بینیمان ئێستا لە ڕاگەیاندەکانی پارتیشەوە بۆ خۆیان وەکو ئەتەم بەرزانی کە لە ڕاگەیاندەکان و لە لێدوانەکانی دەڵێ مەترسی گەورە لەسەر هەرێمی کوردستان هەیە ئەبینین کە دەوڵەتی تورکیا دارەکانە بڕێتەوە کۆمپانیای کێنەوە دارەکانە دەبڕێتەوە نێری بۆ تورکیا و ئەیکا بە خەڵوس و مەکتەبەکان تێکەیان و سیستەمی خوێندنە هێنێتە ناو ئەو دیانەی کە ئێستا دەستی کردو بەسەرەوە کارەبایان بڕێوە لە تورکیاوە کارەبا هێنێ ئەمە پەیامێکە بۆ خەڵکی باشووری کوردستان و پەیامێکە بۆ گەلی کورد کە جارێکی تر پەیمانی لۆزان وان لە 23 کۆتاییە جارێکی تر ڕۆژهەڵاتی ناوین لە بەردەم جغرافیەکی نوێیە بۆیە گەلی کورد پێویستە لەم دیموگرافیا نوێیە جێگای خۆی هەبێت ئەمڕۆژ بەهیمەتی گەریلا کە ئەم داگیرکاریە تێک دەشکێنین وە سەرکەوتن بۆ گەل و گەریلایە دەستخۆشی لەو کەستانە ئەکەم لە هەر کەسێکەکەم کە دەنگێکی ناڕزایی بەرامبەری دەوڵەتی تورکی فاشیست بەرز دەکاتەوە ئەمڕۆ مەترسی هەرێ گەورە لەسەر باشووری کوردستانە بەڵام بەداخەوە پەرلەمانی ئێمە
لەسەر مەنۆڵەکانی کردووە بە ڕۆژاڤیان ئەو هەموو کێشە جدیە هەیە لە باشووری کوردستانە بە هەزاران لادەی ئێمە سووتا دار و درەختمان سووتا ئێستانە ژینگەکەی ئێمە درەختەکانی ئێمە عینەن ئەفرین ئەیبا تاڵانی یەکاتەوە عینی ڕۆژاوە ئەوە سیاسەتێکە ئی دەوڵەتی تورکی فاشیستە عوسمانیە جارێکی کە بێوێ کەرکووک و مستڵ بخاتەوە سەر ئەو هەرێمە و ئەوەی کە خۆی بیەوێت بەڵام خەیاڵی خاوە ئەمڕۆگەلی کوڕ خاوەنی هێزە خاوەنی فکر و فەلسەفەی خۆیەتی خاوەنی ڕێبەرێکی خۆیەتی ڕێبەر ئۆجالان بە فکر و ڕامانی خۆی ڕێبەرەتی هەموو گەلانی بندەزەکە ئەمڕۆ بەتەمایە ئەردۆغانێکی نەخۆشی مێشک پووت بتوانێت باشووری کوردستان بڵێن داگیر بکە نەخێر بە پێچەوانەوە ئەوە هەمووی ئەبێتەوە بەوەی کە ئیتر جارێکی کە ئەردۆغان ئەچێتە ئەو لیتاوەی کە بۆ مێژوو بۆ درندەکان دانراوە یەکێکە لە ئەردۆغان و هاوکارانێتی ئێمە داوە لە حکوومەتی هەرێم نەکەین بێ ئەمڕۆ پشگیری بکە یان دەنگی ناڕەزایی بەرزکاتەوە چونکی هەرێمی کوردستان خۆی بەشێکە لەو خیانەتکارە بەشێکە لەو داگیرکاریە بۆ بێ دەنگی هەڵبژاردووە ئەندام پەرلەمان چێکەن لەناو پەرلەمانی کوردستانە و ساڵانە بەقەدەر بودجەی وڵاتێک پارە ئەبنەوە بە ماڵ و مناڵێن ئەسڵەن پیان حرامە ئەسڵەن یعنی مرۆڤ نازانێت چ تعبیرێ لەوانە بکە ئەوانە نەتعبیرەکەن ئەم حکومەتە نە پەرلەمان نەتعبیرەکە لە حکومەتی هەرێم نەتعبیرەکە لە خەڵک نەتعبیرەکە لە ژن بە تایبەتی ژنەکان هیچ ئەندام پەرلەمانێک تعبیر نەکە لە ژنانی باشووری کوردستان ئەوانە هەمووی جەماعەتێ موشەخۆرن و سەریان کردوتەوە خێر و بێری ئەم وڵاتەوە ئەیخۆن و هیچێکی کەیکەنی